بەڵێ ئەم کاتتان باش ئەوەی لارادایە ماوەی 2 هەفتە لەمە و پێش ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپا بەگشتی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چەند ڕێو شوێنێکی نوێیان گرتە بەر ئەویش بە بەرتەسکردنەوەی هاتوچۆ لە نێوان وڵاتانی ئەوروپادا بۆ ئەو مەبەستە دوێنێ یەکێتی ئەوروپا بڕیارنامەیەکی ئامادە کرد یاخود با بڵێن لێپرسینەوەیکی ئامادە کرد بۆ 6 وڵات هەر یەک لە وڵاتی بەلجیکا، ئەڵمانیا، دانیمارک، سوێد، فینلاند هەروەها هەنگاریا. لەم وڵاتانەی پرسی کە لە ماوەی 10 ڕۆژدا پێویستە وەڵام بدەنەوە ئایا بۆچی هاتوچۆی هاوڵاتیانیان لە نێوان سنوورەکانیاندا بەرتەسک کردوتەوە یاخۆت بە سنووردار کردووە هەر هاوڵاتیەک بە پێی ئەو وڵاتانە کە بڕیارەکانیان داوە هەر هاوڵاتیەکە کارێکی زۆر گرنگ یا پێویستێکی زۆر تایبەتی نەبێ پێویستە سنوورەکان نەبەزێنێ و نەچێتە وڵاتانی ترەوە بەڵام بەو هۆیە کارە یەکێتی ئەوروپا داوای لێپرسینەوەی لە وڵاتانە کرد لە ئێستادا ئەم قەدەغەیی هاتوچۆ وای کردووە کە زۆرینەی هاوڵاتیان لە زۆربەی وڵاتان لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا ناڕەزایەتی گشتگیریان ئەنجامدا لە زۆربەی پایتەختەکانی وڵاتانی ئەوروپا ناڕزایەتی سەبارەت بەو بەرتەسەکردنەوەانە ئەنجام درا بۆ ئەو مەبەستەش یەکێتی ئەوروپا داوای لێپرسینەوەی کردووە لە ماوەی 10 ڕۆژدا پێویستە ئەم وڵاتانە وەڵامی یەکێتی ئەوروپا بدەنەوە کە ئایا بۆچی ئەم هاتوچۆی هاوڵاتیانیان کردوتە سنووردار کردووە ئەمەش ئەکەوێتە چوارچێوەی بەرتەسەکردنەوەی ئازادیەکان لە بەپێی ئەو یاسایانی کە لە ناو وڵاتانی بێ بەریا بچ ئاوای بێ پەشاندن لەسەر